ئەوە ئێمە چەند دانیشتنێکمان هەیە و بڵێن خەریکی میکانزمی دامەزراندنی ئەو دوولای هاوبەشەی هەر مەترسی بووە خەت بڵێن ینی هیچ کاتێک نەبوو کە مەترسی نەبێ هەر لە کۆتایی 2017 کە بانگەشە کرا لە بەغاوە کە داعش نەماوە داعش تەنها هەر وەکو ئیمارەتی ئیسلامی ناوی نەماوە بەڵام داعش وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی گیانی هەرما بوو و بەردەوام بڵێن کردەی تیرۆریستی هەبوو مەزن ئێمە ئامارمانەیە لە ساڵی 2018 لە دوای حەفدە لەو ساڵەیە 456 کردەی تیرۆریستی هەبووە لە ساڵی 2019 270 کردەی تیرۆریستی هەبووە لە ساڵی 2020 260 کردەی تیرۆریستی هەیە ئەم حەو مانگەی کە ڕۆیشت 134 کردەی تیرۆریستی هەبووە بەس لە ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەبەرەوەیە داعش ئێستا هەڕەشەیە لەسەر عێراق لەسەر هەرێمی کوردستان لەسەر سووریا لەسەر وڵاتانی چواردەوت لەسەر هەموو جیهان لەبەرەوەی تا ئێستا هاوپەیمانەتی نێودەوڵەتی ماوە چونکە هەڕەشەی داعش ماوە ئەگەر ناخۆ هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕ لەژی داعش کۆتایی داد هەڵەوە شایەوە لەبەرەوەی داعش هەڕەشەیە و هەڕەشەیەکی جددیە بە تایبەتی لە ئێستادا